شهید ناجی مرتضا بەکرفەیلی. شهید ناجی مرتضا بەکرفەیلی لە ساڵە 1928 لە شارە بەغدا هاتەسە دنیا. پیاوێک خۆش ڕەفتار و دڵپاک بوو. خۆشی لە خێزان و مناڵەی لە خۆی هات کە پێک هاتن لە هاوسەرەکەی و 3 کوڕ و 7 گوێت کە کۆچۆپیان کریا ڕائێران وە بێخۆی. دوای کۆچۆپیکردنە خێزانەکەی لە شوون دەسوەسەرکردنیان لە زیندانەی لە ئەبوغرێب و نوگرە سەڵمان و زەفتکردن ماڵموڵکیان شەهید ناجی هیچ خەوەریگی نەمەند. ئەمجا لە شوون ڕمیانە ڕەجێمە بەعەس خێزانەکەی دوای هاتنەوەیان ئەڕان نیشتمان و ئومێد دەبوون جارێکتر وە دیدار باوگیان شاد بوون. وەری ئەو ئارەزووە ناتەدی و ناوی لە ناو لیستە ئەو شەهیدەی لەبوو کە دریاوین لە سێدارە و خریاوینە قەورەی لە وەجە.